سڵاوتان لێوێ هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پەرزانەرەکەی خۆتان چارە. وەک دەزانن لە ئەڵلقەی ڕابردووی بەرنامەکە باسمان لە کاربۆهیدراتەکان کرد کە بەتایبەتی لەسەر مەسلەی نان قسەکانمان چڕ کردەوە. ئەم ئەڵلقەیەش درێژە بە بابەتەکانی ئەڵلقەی پێشوو دەدەین دەربارەی کاربۆهیدرات، بەڵام ئەم جارە زیاتر سەرنجەکانمان نەخینە سەر میوە لە خزمەت بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری، پسپۆڕی کلینیکی خۆراک و مامۆستای زانکۆی سلێمانی و توێژەر لە هەمان زانکۆ. سوپاس ئەڵلقەی پێشوو بە باشی باسمان لە مەسلەی نان کرد. هاوڕابووین لەسەرەوەی کە نان ئەبێت نانەبێت کەپەکی لەگەڵا بێ بۆی ئەو سوودانی کە پێویستە لە نان وەریگریت. بەڕوونی ئاماژەت بەوە فەرموو کە سەرچاوی ڤیتامین B12 بۆ مێشک باشە، سەرچاوی ئەنتی ئۆکسیدەنتەکانە دژە ئۆکسانەکانەکە بۆ پاراستی مرۆڤ لە نەخۆشیەکانی دڵ و جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و بۆریەکانی خوێن باشە، بۆ پاراستی مرۆڤ لە شێرپەنجە باشە. ئەوەت بە تەواوەتی یەکلایی کردەوە کە هەتاوەکو ئێستا ڕێبەرزانستیەکان لەگەڵاوان کە مرۆڤ پێویستە نان بخوا بە مەرجەنانێک بێ کە کەپەکی لەگەڵا بێ و فەرمووت کە ئەوە ڕاست نییە کە ئەڵێن نان سوودەکانی یان بەها خۆراکیەکانی ژەم ئەبا لەگەڵ خۆیان. خاوەنی هەمان قسەی تا ئێستاش زۆر باشە. دکتۆر دێمە سەر باسی میوە. بۆ ئامادەکاری ئەم بەرنامەیە ئەوەم خوێندەوە کە باس لەوا کە دەڵێت کاربۆهیدرات بەتایبەتی لە ژەمی یەکەمی ڕۆژە زۆر گرنگە بیخۆیت، بەتایبەتی ئەو کاربۆهیدراتانەی کە دەستکاری نەکراون یان کەمترین دەستکاری کراون. پێشی بڕۆمە سەر باسی میوە، ئەمە دەربارەی شۆفان پرسیارە لێ بکەم. شۆفان یەکێک لەوانی کە لەگەڵ باسی شۆفانە بیستی باسی یاری ئاسنەبیرەکەوێتەوە کە لەگەڵ شیر و مۆز هاتێکەڵاوەکەن و ئای خۆن بۆی ماسوولکانە گەورە بە هەڵبەت لەگەڵ سیستەمێکی وەرزشکردنی زۆر باشە. نان بە شێش گشتی لە وڵاتی ئێمەیان لە گەنم دروستەکریان لە جۆ دروستەکرێ کەوتمان بە کەپەکەوە بێ ئەو لەوە ترازاین تەواو. شۆفانیش سەرچاوەیەکی باشە بۆ کاربۆهیدرات، سەرچاوێکی زۆر باشەوە. کاربۆهیدرات بە کاربۆهیدراتە باشەکە با وەکوت بڵین کۆمپلکس کاربۆهیدراتە ئاڵۆزەکان و کە دەوڵەمەندە بەچی دەوڵەمەندە دیسانەوە بە مادە ڕیشاڵەکان کە ڕمێدە ڕیشاڵەکانی تیا بوو جگە لەوەی مادە ڕیشاڵەکانی تایە ڤیتامینەکانی تایە و جگە لەوەی ڤیتامینەکانی کانزاکانی تایە و مادە ڕیشاڵەکان و فایتۆکیمێکەڵەکانیش تایە و ئەمە بەڕاستی زۆر باشە بۆچی بۆ تەندروستی کە بە وەکو واتە هەمان سوودی دانیۆڵەکانی تری هەیە شۆفان بەڕاستی بۆ لەش. ئەمە خاڵی یەکەم ئێمە کە باسی کاربۆهیدراتەکەین کاکتورجان، کە باسی کاربۆهیدراتەکەی خۆت باسی کرد، باسی دانیۆڵەکانەکەی و هەروەها دانیۆڵەکان لە زمنی دانیۆڵەکان برنجشی تایە. سوالەکە لێرەیە بۆ بزانم لە هەڵقەی پێشووا باسمان نەکرد ئەگەر ئێمە لە ڕۆژێکا چەندێکمان پێویستە بە شەکر و بڵین بە کاربۆهیدرات. من ئەگەر بڵێم لە ڕۆژێکا کووتمان لە ساعت 40 بۆ 65 لە سەتی وزەکەەوە بێ لە کاربۆهیدرات بێ، لەوەی قورس بێ بەڕاستی بۆ خەڵک، بەڵام بژەمە سەرەکیەکەی مرۆڤ کە بێ لە چیا بێ بێ لە دانیۆڵەکان نابێ. بەو شێوازە بڵین باشترە بۆی خەڵک تێی بکە بەوەی خۆشت باس کرد کە لە دانیۆڵە تەواوەکان دروست کرابێ، باشتر وایە لەوەیە دروست کرابێ. لە ڕۆژێکا تۆ چەندێکت پێویستە بەکار چەندێکت پێویستە بە حدودی ئەگەر لە ڕۆژێکا 2000 کیلۆکەلۆری بە حدودی ڕۆژی پێویستە بە 300 غرام کاربۆهیدراتێ 250 بۆ 300 غرام کاربۆهیدراتێ. ئەم غەرامی کاربۆهیدراتە ڕۆژانە لە چیەوە وەکو خۆتوتت لە ژەمی بەیانان لەکوێیە لە ژەمی بەیانان لە نانەکانە هەیە لە دانیۆڵەکان باشە. لە ژەمی نیۆڕان عادەتەن ئێمە برنجە خۆین، ئێمە ساوەرە خۆین، ئێمە قەرە خەرمانە خۆین باشە. ئەمە لەوەیە هەیە. ئێوارانیش دیسانەوە لە میوەکانە هەیە، لە سەوزەکانە هەیە. خەڵک ڕوا پاقلەوە ئەخوا، خەڵک ڕوا شیرینیەکانە خوا وەکوتت لە با بڵین گوێزەکان هەیە لە پاقلەمەنیەکان کاربۆهیدراتێ. ئەبێت تەواوی ئەم بابەتە ئاگادار بە ئینسان کە بەپێی وەزنی خۆی بەپێی لەشی خۆی و بەپێی پێویستی خۆی کاربۆهیدراتەکان بخۆ کام کاربۆهیدراتانە بخوا ئەو کاربۆهیدراتە ئاڵۆزانە کە باس کرد کە کەپەکی زۆر تایە بۆ ئەوەی تۆ تەندروستبی بە تەواوەتی ئەوەیە. ئەمە دکتۆر لە مەسەلەی شۆفانە یەک پرسیاری بچووکەم هەیە. باش لە شۆفانە ئەوم خوێندەوە کە ئەڵێت شۆفان old
fashioned oats ئەها not instant oat بۆی کە بابەتەکە بۆتان ئاسان بێ سەر شاشە بۆتانە نووسینەوە instant oat ئەوەیە کە بەردەوام لە مارکێتەکانی کرد و لەسەر قوتوەکە نووسراوە instant oat بەڕاستی من نەمزانی جیاوازی لە نێوان instant oat لەگەڵ old fashioned oat ینی شۆفانی قیمی لەگەڵ شۆفانی تازایە ئەم جیاوازیە چییە؟ ئەگەڕێتەوە جیاوازیەکەی بە خودی شۆفانەکەی چۆن گەنم و جۆکەی لای خۆمان بەو شێوازە لە دانیوێ لە تەواوەکە دروست کراوە باشە پێ ئەچێت لە زانیاریکم تەواوەتی با بڵین نەخوێندوتەوە لەسەر ئەو بابەتە بەڕاستی بەڵام پێچی هەر بەوە بێ لە شۆفانەکە شۆفانێکی تەواوی دانێوەڵەکە بێ بۆیە سوودەکەی زیاترە بێ بۆ لە مەسلەی سوود و تەواوەتی دانەوێڵەکەیە بیستوش مەڵێن هەندێک زۆری شۆفان هەیە کە پێوترە گلوتین فری گلوتینی تیانە هەمان بابەتیش لەسەر نان هەیە کە گلوتینی تیانی هێشتا نەچێتە بابەتی میۆکۆ ئێستا ئەچینە بابەتی میۆکۆ زەحمەم چاوەڕێی وەڵهامی وەرسیارەت کێشەی گلوتین چییە؟ کێشەی گلوتین یەکێک لە ئەو با بڵین ئتیهامانەیە کە بۆ نان و بۆ دانێوەڵەکان بەعام دروست دەکرێت کاک دکتۆر وەکو ئێمە لە حەڵقەکە و تەواوی هەڵقەکانی تر ئێمە باسەکەین ئێمە قسە بۆ خەڵکێکی تەندروستە ئەکەین بەڕاستی و گلوتین پرۆتینێکە لە ناو دانێوەڵەکانە وجودی هەیە باشە بە تایبەت گەنم و جۆ تقریباً هەندێک کەس حساسەتی بە گلوتین هەیە ئەمە ئەوەیە کە پێوترێ نەخۆشی گەنم ئەمە پێوترێ نەخۆشی گەنم بەڵێ باشە ئەم گلوتینە پرۆتینێکە لەشی مرۆڤەکە توانای هەزمکردن و با بڵێن شکاندنی ئەو پرۆتینەی نابێ ئەبێتە هۆکاری کە کۆمەڵێ مەشاکلی ناوسک و با بڵێن جیهازی هەزمی و کۆندامی هەرچی بۆ دروست بێ بە تایبەت لە مناڵایە بەڵام سوالەکە لێرێ هەیە کاک دکتۆر ئایا ڕێژەی گلوتی نەخۆشی با بڵێن کە پێوترێ سیلیەک دزیز ئەوانەی وا حساسەتیان هەیە یانەوە تا ناتوانن ئەو پرۆتینەیە هەزمکەرە هەیە ڕێژەکەی چەنە لە کۆمەڵگایە ڕێژەیەکی زۆر کەمە کاک دکتۆر تەسەووری ناکەی یعنی ئەوە نیشانی باس نییە شانی باز بێ بەڕاستی ئەو کەسانە بە نەخۆش حسابەکرێن و حساباتیان جیاوازە بەس ڕێژێکی کەمە بە تایبەت لە مناڵانە دروستە بێ عادەتەن و بەڵام تەواوی خەڵکی ئەعتیادی کە گەنم و جۆخا و کێشەیەکی نییە لەگەڵیایە بە هیچ شێوازێک کێشەیەکی لەگەڵا نییە باشە ئەوەی کە باسەکەی بۆ ڕێژێکی کەمی خەڵکەواتە هەر لەسەر هەمان قسەی نان بخورێت و نانەکە بە کەپەکەەوە بێت و مادام فەرموشت 300 گرام بێت لە کاربۆیدرات نازانم ئێستا گونک حکومەت ئەڵێ بێت چەند بێت بەڵام وارزان هەر نانێک نزیکەی 150 گرامە بێت ئەوە پێ بڵم هەر نانێک بەو شێوازە ینی بە بۆی ئاسان بێ بۆ خەڵک نانێک ئەگەر 150 گرام بێ 75 گرامی کاربۆیدرات ئەتوانێت ڕۆژەکە دوو نان خۆی 75 گرامی کاربۆیدراتە بەڵام ئەتوانی بیخۆی بەڵام ئەگەر شەرچاوەکانی ترە ئاگادار بی تاوانکاتە قاپی شێوەنە برنج تێناکەی برنجەکە کەمترە خۆی برنجش چۆنی حسابەکرێت لەگەڵ کاربۆیدرێتەکەیە یەک لەسەر سێ کاربۆیدرات یعنی ئەگەر تۆ ژەمێکی نیوەڕۆی من نەزانم قاپی گەورە خۆینەمە برنج خۆتە زانی نزیکی 300 گرام برنجە 300 گرام برنجەکە 100 گرامی تقریبا کاربۆیدراتە فابێ حسابات بۆ ئەوە بکەیت حسابات بۆ ئەو کاربەی کە لە برنجەکەیشە هەیە کاربێکی وەکو هینەکە وایە کەواتە شاسەیەکی سافە بۆیە بیگۆڕی هەموو ڕۆژێ سوالك یعنی ڕێنمایەکە بەم شێوازانە هێڵمەوە برنجەکە هەموو ڕۆژێک نەبێ هەندێک ڕۆژ قەرەخەرمان گرین بۆ دوایی بەڵام لەسەر مەسەلەی میوەکە پرسیارم هەیە جا پێشەوەی لە ڕووی گشتی لەشەوە باس لە میوە بکەین پزیشکێکی دانم دوان دەربارەی سوود و گرنگیەکانی میوە بۆ دەمودانی مرۆڤ ئایا میوە بە میوەیەتی باشترە یان بە شەربەتی باشترە بینەریەوە بین و اینجا ئەگەڕێنەوە چکە لە بەروی کە لە ناودەمەوە هەرچێکە خۆی یەکەم جارە دەمودانەوە دەست پێەکە لە پووکتەوە دەست پێەکە تام و چێژی خواردنیش بەشی سووری لە ناودەمایە اینجا دوای گەڕێنەوە لەگەڵ دکتۆر محەممەدا باسەکەین کە میوە ڕۆژانە چۆن خۆین لەگەڵ ماڵ
ئەو خواردانێکی ئێمە ئەیخۆین بە شێوەیەکی ڕاستەوخۆم کاریگەریان هەیە لەسەر جەستەی مرۆڤ و بە شێوەیەکی تایبەتیش کاریگەریان هەیە لەسەر تەندروستی پووک و ددانەکانمان بۆ نمونە میوەکان میوە یەکێکە لەو خۆراکە زۆر بەسوودانەی کە ڕۆژانە پێویستە هەر یەکێک لە ئێمە 5 پارچەی جیاواز لە میوەکان بخوات و میوەکانیش چەند تایبەتمەندیەکی خۆیانیان هەیە بۆ نمونە میوە ئاودارەکانی وەکو سێو، هەرمێ، شوتی، خەیار، شیلک ئەمانە بڕێکی زۆر باش لە ئاویان تێدایە کە ئەمە زۆر باشە بۆ تەندروستی پووک و ددانەکان و ئەم بڕئاوەی کە تایەتی هەنی دەردانی لیکە ڕژێنەکانەیەات بۆ پاکردنەوەی دانەکان لە پاشماوە خۆراکیەکان لەو بەکتریا زیان بەخشانەی کە لەسەر ڕووی ددانەکان کۆئەبنەوە و بە پێچوانەی ئەو میوانەی کە دەوڵەمەندن بە بوونی ڤیتامین سی تیانە وەکو مزرەمەنیەکانی وەکو لیمۆ پرتەقاڵ ئەمانە ڕاستە بڕێکی باش ڤیتامین سیان تێدایە و بۆ تەندروستی پووکەکان زۆر گرنگن بەڵام خواردنیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ ینی بڵێن میوە کە بێنیت قاشی کەیت و بیخێتە سەر دانت و بیمژی ئەمە زەرێکی زۆر ئەگەێنە بە مینای دانەکە و ئەکات مینای دانەکە بڕوشێت و بڵێن لە مستەقبەلات کراکی بۆ دروستەکات ڕوشانی بۆ دروستەکات و بێتە هۆی کاڤیتی ینی دروستبوونی کلۆری لەسەر ڕووی دانەکانیان دانەکە حساسە بێت یان هەڵێن چاڵوچۆڵی بۆ دروستە بێت لەبەرەوە ئەبێ بخورێت ئەم میوانەش بەڵام بکرێت بۆ نمونە بە شەربەت و بە قەسەب بخورێتەوانە هەروە ئەمە ئەوەشمان بیر بێت کە میوەی فرێش وەکو ئەو میوانە نییە کە ئەکرێن بە شەربەت میوەی فرێش زۆر باشترە خواردنی چکە ڕیشاڵی تێدایە و بڕێکی باش لە ئاوی تایە بەڵام میوەی فرێش دەوڵەمەند دەبێت بە بوونی شەکر و خەستەکرێتەوانێ و شەکرێکی زۆری تیا کۆئەبێتەوانێت کە ئەمەش دیسانەوە زەرەگەێنێت بە تەندروستی دانەکانمان جۆرێکی تر لە میوەکە میوەی وشکراوە ئەم جۆرە میوانە بەهای خۆراکیان کەمترە بە بەراورد لەگەڵ میوە فرێشەکانە میوەی وشکرا و فایبەری زۆری تیا و ئەنتی ئۆکسیدانتی تیا و هەروە ڕێژەیەکی زۆر شەکری تایە لەگەڵ کالۆری و لە هەمان کاتە میوە وشکراوەکان لینج و نەرمە کامەژوە ئەکات بە سەڕووی دانەکانەوە زیاتر بتوانێت بنووسێت و بچێتە ناو چاڵوچۆڵی دانەکانەوە کەمە پێڵێن گرۆڤی دانەکان ئەمە ژواکات لە هەمان کاتە کلۆریدان زیاب بکات لەبەرەوە پێویستە دوای خواردنی ئەم میوانە یەکسەر ڕاستەخۆ بچیت دانپشۆیان تێوەردەرێک لە بەکاربێنیت بۆ غەرغەرەکردن بۆ دەمودانە لە پێناو پاراستنی تەندروستی دان و پووکدا هەندێک جۆری تری میوەمان هەیە ئەم جۆرانیان کە ئێستا خەڵک زۆر ڕووی کردوتە سەر بابەتی جوانکاری و سپیکردنەوەیدان ئەتوانن ینی بیخۆن وەکولایانی جوانکاری بۆ سپیکردنەوەی دانەکانیان ئیسفادەی لەکەن بۆ نمونە شیلک و بۆ نمونە شوتی ئەمانە لەبەرەوەی کا دەوڵەمەندن بە بوونی ترشی مالیک تیانە کاریگەریان هەیە لەسەر سپیکردنەوەی ڕووی دانەکان بەڵام لە ئێستایا بۆی زانستی تازە بۆی پێشکەوتنی زانستەوە ئەو معجونە دانانەی کە بەکارهێنرێن بۆ سپیکردنەوەی ڕوویدانەکان کافیە کە بڕێکی باش دەرمانیان تایە بۆ سپیکردنەوەی ڕوویدانەکان و لامان کاتی شانی خەڵک ئەتوانێت هەنێک سەرچاوی سروشتی هەیە وەکو میوەکان ئیسفادەی لێ بکات بۆ سپیکردنەوەی ڕوویدانەکانی و بە خواردنی ئەو میوانی کە زیاتر ترشی مالیکیان تێدایە. دووبارە سڵاوتان لەوێ بابەتەکەمان دەربارەی کاربۆهیدراتە ئەو بابەتی کە شەکرا بەلەشی مرۆڤ و پێویستەکە زیاتر لە نیوەی وزەی کارکردنی مرۆڤ لە کاربۆهیدراتەکانەوە بێت. دکتۆر محەممەد باسمان لە نانووسەمون کرد باسمان لە شۆفان و لە برنج کرد دوایش باس لە ساوەڕ و قەرەخەرمانەکەین بەڵام با ئێستا باس لە میوە بکەین. بەڵێ میوەکان ئەوەی کە من خوێندمەوە ئەڵێت وا باشترە کە ڕۆژەکە دەست پێەکەی ئەگەر بە دانەوێڵی تەواوەتی دەستت پێ نەکرد بە میوە دەست پێ بکەیت لەبەرەوەی سەرچاوێکی باش ڤیتامین و ڕووشاڵەکانە. میوە
میوە سەرچاوێکی سەرەکی وەکو خۆت باسی کە ڕیشاڵەکانە، سەرچاوەیەکی سەرەکی با بڵێن ڤیتامینەکانە، سەرچاوەیەکی سەرەکی کانزاکانە. میوە و با بڵێن سەوزەش لەگەڵ هەیە. میوە و سەوزە دائیمەنەوە هاتووە لە هەموو ڕێبەرەکانی جیهانە کاتێ باس میوە ئەکرێ باسی سەوزەشی لەگەڵا ئەکرێ. واتە هەم میوە و هەم سەوزەوە بە سەرچاوی سەرەکی با بڵێن ڤیتامینەکانە و سەرچاوی سەرەکی کانزاکانە. کاک دکتۆر لەوەیە هەندێک خەڵک باسی ئەوە بکە بڵێ من ئەگەر بێت و تۆ باسی ڤیتامینە بیەکانەکەین کە وتمان لە نان و گەنمەکانە هەیە. من بۆچی بڕۆم نان و گەنم نانی با بڵێن نان بخۆمە ڕۆم جگەری ئەخۆم باشە شیشێکی جگەرە خۆم خۆ سەتەها قات بی ڤیتامینەکانی یان شیشێکی گۆشتە خۆم بی ڤیتامینەکانی زیاترتیایە. ئەمە ئەو بەو شێوازە بەم قسەیە قسەیەکی تەواوە، بەڵام تۆ پرۆسەی ژیانی خۆت بە بەردەوامی لەسەر گەنمەکە بێ هەم ڤیتامینەکان بەگە هەم سوودەکانی تریش وەرەگرین بێمەوە سەر هین ڤیتامینە با بڵێن میوەکان. وەکوتم میوەکان سەرچاوەیەکی باشی شەکرە، سەرچاوەیەکی باشی با بڵێن کانزاکانە لەگەڵ ڤیتامینەکان وەک لە بیرمان نەچێ لە سەرچاوەیەکی باشی مادە ڕیشاڵەکان. چونکە تۆ تەواوی ڕۆژەکەەوە بێ مادە ڕیشاڵەکانت دەستکەوێت کاکتۆر. مادە ڕیشاڵەکان زۆر گرنگە بۆ لەشی ئینسان و توێژینەوەکان لێبوونەتەوە کە مادە ڕیشاڵەکان دژی سەرەتانە، دژی نەخۆشەکانی قۆڵۆنە، دژی نەخۆشەکانی هەرچە، دژی نەخۆشەکانی دڵە، دژی نەخۆشەکانی خوێنە لەوەیە لێبوونێتەوە. ئەو شتە مهمەی کە دکتۆر باسیەکە ئەتوانن ئاواهی ئالە یەک قاپی ئاواهی بڕی پێویستی ڕۆژانەتان دەست بکەوێت لە هەر جۆرەی سەڵاتەکە و تەماتە خیار و تەماتە بەڵام چۆکڵەکەی مەگرن یان کەلەرم و تەماتە یان هەر جۆرێک سەوزە تێکەڵاوەکی بەسەرێکە و یەک کەوچی زەیتی زەیتونیەکەی بەسەرە و ئەتوانین تۆزێکیش بکوشی بەسەرێ هەم بۆ تام هەم بۆ ئەوەی کە سوودی زیاتر بێ. بەڵێ دکتۆر ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم بۆ شەکر باشە چکە دوای پرسیارەکە سەر شەکر بێ بۆ ڕیشاڵ باشە ڕیشاڵمان پەڕان تەواو. خاڵی دووەم کە لە دێنە سەر میوەکان ئەوەی لەسەر میوە هەیە واتە ئەوەی گلەیی لەسەر میوە ئەکرێ لە ناو کۆمەڵێکی دنیای زانستیە ئەو فرکتۆزەی کە لە ناو میوەکانە هەیە. ئەو ترێت ئەو فرکتۆزە کە لە میوەکانە هەیە ئەمە بەو قسەیە بەو شێوازە ئەو ترێ ئەو فرکتۆزەی کە لە میوەیە هەیە فرکتۆزێکی زۆرە بێ هۆکاری چەوری لە لەشا کۆبێتە و چەوری مەنطقەی کەمەرت چەوریەکانی بەدە ناوی جگەر چەوریەکانی تر لە لەشایە. ئەم قسەیە تا ڕادەیەک لە دنیای زانەدە لە ڕێبەرە زانستیەکانی دنیاە قسێکی با بڵێن تەواو نییە بەو شێوازە. بەو شێوازە بڵین کە میوە بە سەر کێشەی هەبێ هەموو ڕێبەرەکانی کالدوتۆر هەموو ڕێبەرە خۆراکیەکان هی سەر ئاستی زەوی گۆی زەوی ڕێبەرەکانی تر پزیشکیەکان واتە بۆ نمونە ساینس گایدلاین نایز گایدلاین بڕینە سەر CDW بڕینە سەر ئەمە هەموو ڕێبەرەکان ئەبێ بەوەی کە ئیتر هەموو پزیشکان لە دنیا لەسەری ڕۆشتون ئەمە کۆکی زانەکانە لەسەر ئەوەی کە لە ڕۆژێکە تۆ پێویستت بە 5 ژەمی میوە و سەوزەیە 5 ژەمی میوە و سەوزە هەر ژەمی بە قەر مشتێک بێ هەر ژەمی بە قەت مشتێکا بێ و هەردووکی تێکەڵ بێ. ڕێنمایە گرنگەکە ئەوەیە کە میوە و خوارد سەوزەی لەگەڵا بخۆ کە میوە و خوارد سەوزەی لەگەڵا بخۆ واتا من ئەگەر سێوێک ئەخۆم باترۆزێکی لەگەڵا بخۆم ئەگەر تۆزێ با بڵێن شوتی ئەخۆم با کاهوی لەگەڵا بخۆم. بۆچی لەبەرەوەی ئەو باسی کە لە کلی لە سەرەتی کە عەلەسا سەرچاوەیەکی زۆری شەکرە و لە شەکرەکانی شازەرچاوەیەکی زۆری با بڵێن فرکتۆزە عەلا لەبەرەوەی خودی خۆی میوەکە مادە ڕیشاڵەکانی تایە ناڵێ شەکر زۆر هەڵبژێ. ئەمە یەک ئەگەر می سەوزەیشی لەگەڵا بوو چگە دەوڵەمەندە بە کانزا و ڤیتامینەکان دیسانەوە لەگەڵەوە نایڵێ چی بێ نایڵێ شەکرەکان هەڵمژرێ بە شێوازێکی زۆر. ئەمە کە زۆر یەکێ لە ڕێنمایەکانی چی پێڵێن خۆراکیەکان. دکتۆر تخوا بەلەو بەڵام بەلەو بەڵام ڕاوگرم هەرچەندەکەی خۆتە بیر ناچێتەوە نا لە بیر باش. لەم لاواڵەن شەکر بۆ زیندە چالاکی لەش گرنگە مە بەسمان شەکری سپینەوەکێکت ناو چاوە بەسمان شەکری ناو میوەکانە. لەم لاواڵێن بۆ کارکردنی مێشک گرنگە لەم لاواڵەن بۆ وزەی لەش گرنگە لەم لاواڵەن میوە بۆ ئەو گرنگە کە ڤایتامینەکانی تیا کە لەشت هەمووی ڕێگەخاتەوە زیندە چالاشەکانە ڕێگەخاتەوە.
دژە هەوکردنە دژە شێرپەنجەیە لەو لاشەوە ئەڵێن شەکر ئەگەر شەکری ناو میوەش بێ خۆراکی شێرپەنجەیە هۆکاری کورتبوونەوەی ئەمری ئینسانە هۆکاری ناشرین بوونی پێستی ئینسانە یەک لای ماکەن یەک لای تکەم یەک لایکردنەوەکەی ئەوەیە زۆر خواردن لەگەڵ خراپە بۆ با بڵین تەمەنی خانەکان ئەوە زۆر خۆراکیە خراپە بۆ تەمەنی خێنەکە تەمەنی خانەکان ئەوە خۆراکە ناتەندروستەکانە خراپە بۆ تەمەنی ئینسان ئەوە میوە نییە ئەوە شەکری میوە نییە ئەوە نانە باشەکان و گەنمە نانە دانێوەڵە تەواوەکان نییە کە زۆر هین کێشەی گرفتی هەبێ بۆ تەمەنی مرۆڤ بەعکسەوە تا ئێستا ئەوەنەی توێژینەوەی زانستی لەسەر میوە هەیە چەندێ گرنگە بۆ دژی شێرپەنجە و چەندێک گرنگە بۆ کەسانی کە خودی خۆی شێرپەنجەیان هەیە کاک دکتۆر و میوە و سەوزە چەندێک گرنگە بەوانەی چەندێک گرنگە بەوانەی کە شێرپەنجەیان هەیە بەڕاستی زۆر گرنگە بەڵام ئەبێ زۆرەخۆری و زیادەخۆری ڕۆژی 5 پارچەی جیاواز پارچە بەقەرموو شتێبێت کە میوە خوارد لەگەڵ سەوزان ئەوەی باس کراوە ئەلێرە پرسیارێکم لەسەر میوە سوورەکان هەیە جەنابیش لە بەریتانیا ژیاوی بیرمە و کاتێکێک لەو شەربەتانی کە زۆر ڕەواجی بۆ کرا شەربەتی میوە سوورەکان بوو کە پێوترا ترۆپیکال فروتس میوەکانی ناوچە ئیستیوایەکان هەڵبەت بە کوردی بیرم چۆتەوە کە چی پێڵن لەو میوانی کە زۆر باسەکرێت ئەڵە کە سوودی زۆری بۆ لەشی مرۆڤ هەیە دژە ئۆکسانێکی باشە سوورەکانە گێلاسە شیلکە ترەی سوورە کە ترێکێکراوانی کە شکلی زۆر تیا بەڵام ئەوانیتر بەراورد بە شکلی کەمترتیایە و یەکێک لەو سەوزانش کە باسەوە کرێت کە ئاڵێت زۆر باشە ئازام ناچێتە ڕێزیمیەوە بریتە لە چاوەلەر ئەویش ڕەنگەکەی سوورە جا مۆز تۆکلەکەی زەردە بەڵام خۆی سپیە سێ و زەرد و سوور و سەوزیشمان هەیە نازانم ئەگەر ڕەنگی تریش پێ بووە تا شوێنی مەناگەدارم هەستە ڕەنگە هەبوو لەسەر کامیوانە پشت ببەستین بە عەرەبەکەی ئاعتیماد لەسەر کامیوانە بکەین هەموو میوەکان کە بەپی ڕەنگەکان مادەیەکی با بڵین مادەیەکی خۆراکی زیاتر تایە بۆ نمونە تۆ باسی میوە سوورەکانە کە عادەتەنەوە میوانەی کە تۆزی ئاسنی زیاتیا بێ ئاسنی زیاتر تیا بێ ڕەنگەکانی سوورە باشە ئەمە یەک دوو ئەوانەی کە تۆ باسی کرد ئەو میوانە ئەوانە بۆچی گرنگترە قیمەتەکەی بەرزترە لە میوەکانی کە لەبەرەوەی دژە ئەکسەدەکانی زۆرتر تایە کاتۆر لەبەرەوەی مادە پۆلیفینۆڵەکانیان زیاتر تایە پۆلیفینۆڵ لەمە خیرەیە کەسێک چوو بوو سەردانی پسپۆرێکی خواردنی کردبوو بۆی کە کێشی دابەزانێ پێی و تۆ ئەبێت کاربۆهیدراتە بێنیتە خوارەوە بۆ زیرۆ بۆ سفر پشتی تەواوەتی بەستیت بە پرۆتین و چاوریەکان کە ئازەمەوە تۆ زۆر دژی ئەویت نەک ئەمە قسەی دکتۆر محەممەد خۆینە قسەی ڕێبەرە زانستیەکان من ڕێبەرە زانست بەڵام ئاماژگاری کردووە کە شەرابی سوور بخواتەوە لەبەرەوەی شەرابی سوور پۆلیفینۆڵی تایە پۆلیفینۆڵی جێکە لەوانی کە زانست ئەوەی سەلماندوو و کەسێکی زانستی قسە لەگەڵەکەم نەک وەکو کەسێکە پاشخانێکی ئاینی تێجا ئەو هەرچێکە خۆت ئازادی تایە پێی وتووە کە شەرابی سوور بخۆرە لەبەرەوەی کە بۆ دڵت باشە و بۆ مێشکیشت باشە و زانستی ژەوی سەلماندوو کە پۆلیفینۆڵ کە لەناو شەرابی سوورە هەیە ئەکرێت باش بێ بێ زەحمەت لە ڕووی زانستی و جوابم بەرەوە لە ڕووی مەسایلی ئاینی هەر کەس التیزامی خۆیەوە کەسە حڕەوە کۆڵەن هەموو کەسە چێتە قبلی خۆیەوە بەڵێ ئەو کەسە بیخواتەوە شەرابە سوورەکە بەدیلمان هەیە لە بەدیلی شەرابە سوورەکە جارێم قسەی ڕاستەیانە ئەو قسەیە سیرکە طبعا وەکوتت پۆلیفینۆڵەکان لە ناو شەرابی سوورە زۆرە بەڕاستی ڕاست ئەو قسەیان ڕاست زانستیە حتا لە قورئانی شاباسەکە فيها منافع للناس يعني تایەتی سوودی تایە بەڵام من بۆ بەدیلێکی ئەی ناحیە زەرەرەکەی بۆ باس ناکەی باشە وەکو هەر شتێکی تر زیادە ڕەویکردن لە خواردنی و ئەلکۆهۆلە زەرەری خۆی دکتۆر لە دنیای پزیشکیە دوو شت هەیە لە دنیای پزیشکیە هەر شتێک کە بێتە بەردەسە ناحیەی باشەکەی لەگەڵ ناحیە خراپەکەیە تەرازوو بەراو دەکرێت تۆ ئەگەر ناحیە زیانەکەی زیاتر بوو لە ناحیە سوودەکەی نایخۆی بەکاری ناهێنی حتا لە دەرمانی شاوایە بەو شێوازە لە کاتی عیلاجکردنی نەخۆشێک شا بەو شێوازە من ئەگەر زۆر زیان بگێنم بە نەخۆشیە لە ئەنجامی ئەوەی ئازارێکی لابەرم خۆ نایکەم بەو شێوازە ئەمە بەو شێوازەیە خۆ بەدیلی ئەوەی کە تۆ باسیەکەی بەدیلێکی باشی هەیە ئەویش سرکەیە
کە تۆ سرکە و خوارد خۆ بە هەمان پرۆسەیە ئاڕۆن باشە دروستکردنی با بڵین شەرابەکە و دروستکردنی سرکەکە بە هەمان پرۆسەیە ئاڕۆ بەڵام پرۆسەیەکی زیاتری تایە لە سرکەکەیە ئەویش ئەوەیە کە دوایی لە ئەڵکۆهۆلەوە بەکتریایەک دێ ئەڵکۆهۆلەکە ئەکا بە سرکە. باش ئەمە ئەکاتە ئەو قسەی کە ئەکرێ ترشات لە بەروی کە سرکەی سووری تایە و خیاری تایە زەیتونی تایە سوودمەند بێ بۆ تەندروستی زۆر سوودمەندە بۆ تەندروستی زۆر بە مەرجێک ئەو ترشادە کە بە سرکە دروستکرابێت سرکەکە سرکەیەکی سێوی سروشتی بێ یان سرکەیەکی سروشتی بێت لەگەل لە سێو بێ یا لە ترێ بێ یان لە هین بێ لە خورما بێ. ئالێرا تۆزەگەوەستین داوام لێکردن کە راپۆرتێک دەربارەی سرکە و ترشات لە وڵات و شارەکانی ئێمە ئامادە بکەن بزانین یان ئەگەر حتا راپۆرتیش نەبێت پیتێک بێت بزانین چۆنی سرکە و ترشات ئامادەکرێ بینەرێکی ئێوە بین وەگەڕینەوە خزمەتتان. هێشتا قسەکان زۆری ماوە لەگەڵ دکتۆر محەممەدا چونکە دەربارەی پەتاتە پرسیارم ماوە دەربارەی برنجی قاوەیی دەربارەی شیرینی و پاقلاوە و ساوەر و قەرەخەرمانیش لەگەڵ ماوە. ئێمە لێرە لای ئێمە سێ جۆر سرکە بەکارێنین سرکەیەکمان هەیە کە ئامادەکراوە لە دەرەوە بۆ مانێت و بە کوالیتیاڕوە ئێمەش لێرە بەکارێنین. دوو جۆر سرکەی ترمان هەیە لێرە ئێمە سرکەی ترێمان هەیە کە ویش تایبەتە بۆ ترشات و سرکەی تریشمانەیە پێڵەن سرکەی سێو کە ئەمە لە ڕووی زانستی لە ڕووی پزیشکیەوە سوودێکی زۆری هەیە. چەند جۆر سرکەیەکی سێومان لێرە هەیە کە خۆمان بەرهەمی ئێرین سرکەی سێومان هەیە سرکەی سێوی سەوس سرکەی سێوی زەردمان هەیە سرکەی سێوی سوورمان هەیە. سرکە سێوەکان لێرە ئێمە خۆمان ئامادەیەکەین شوێنی تایبەتمان هەیە بۆ ئامادەکردن و خەسنکردنی شتەکان. سرکە سێوەکە ئامادەکەین ماوەیەکی نزیگەی 90 ڕۆژێکی تا سرکەکە پێگات پاشان ئەیپاڵێن و ئامادەیەکەین پێشکەشی کڕیارەکانمانیەکەن. وەک سوودەکانی سرکەی سێو لە ڕووی زانستی لە ڕووی پزیشکیەوە سوودێکی زۆری هەیە. من ناتوانم زۆر ئاماژە بکەم کە سوودەکانی چین بەڕاستی چونکەوە ئیشی دکتۆر ئیشی پزیشکەکانە بەڵام ئەوەی ئێمە زانیاریمان هەبێ و دەربارەی بیستێتمان سرکەی سێو بۆ دابەزانی کێش بۆ کەمکردنەوەی چەوری زۆر باشە. هەروەها ئێمە لێرە کە ڕۆژانە بەرهەمەکانمان ئامادەکەین لیژنەکان سەردانمانەکەن لە شتەکان ئاگادارمانەکەنەوە لێرە ئێمە ڕۆژانە بەرهەمەکانمان ئامادەکەین و لە کارگەوە ڕەوانەی دوکانیەکەن بۆ کڕیارەکانمان وە ڕۆژانە بۆ نمونە هەفتەی جارێک دو هەفتە جارێک لیژنەکان سەردانمانەکەن هەم سەردانی دوکان هەم سەردانی شوێنەکانی تریشمانەکەن و لە جۆنێتی دروستکردن و چاکنی بەرهەمەکان ئاگادارمانەکەنەوە. هاتینەوە خزمەتتان بابەتەکانمان دەربارەی شەکرە و کاربۆهیدراتەکانە کە باسی نان و سەمون و میوەکانمان کرد لەوێ وەستاین کە میوە سوورەکان سەرچاوی باشی پۆلیفینۆڵەکانن کە بۆ تەندروستی دەمارەخانەکان باشن ئەڵبەت دەمارەخانەکانیش بەدڵنیە فەرمووت بەڵێ ئەکرێ شەرابی سوور باش بێ بەڵام ئەکرێوانی کە نایانێ شەراب بخۆنەوە بەدیلەکەی بخۆن کە سرکەی سوورە کە سرکەی سروشتی کە ئاسانترین ڕێگەش ئەوەیە کە ترشات بکڕی لە بازاڕ و ئەو کاتاکرێ بۆ تەندروستی لەشیشت باش بێ سرکەکە باشتر هەڵبەت سرکەکە باشتر ئەمە حەقی بە ئاینەوە نیە حەقی بە زانستەوەیە بە زانستەوەی سرکەکە باشتر باشتر بە مەرج سرکەکە ساخ بێ باشە. دکتۆر ئەمێنێتەوە بەڕاستۆ گەر دەربارەی میوە شتێکت ماوە بفەرموو قسە میوەکان تقریبا وەکو باسمان کرد ئەوەی جاویسە لە بەردەستمایە تقریبا چەندەها هەزارەها توێژینەوەی زانستی هەیە کە ڕۆڵی میوە
بۆ تەندروستی مرۆڤ ئەمە یەک وە لە بەردەستمایە ڕێبەری هەموو وڵاتە ئەوروپیەکان و ڕێبەری هەموو وڵات ئەمریکا سەبارەت بە خواردنی میوە کە 5 ژەمەکەتەوەتت 5 ئەوە لە بەردەستمایە حدودی تقریبان لە هەندێک وڵات مەسەلەن لە وڵاتی سوید لە وڵاتە ئەوروپیەکانکە ئەڵە 400 غرام بەکەکە بیکەن بە غرام تقریبان ئەڵە 400 غرام لە میوە و لە سەوزەکانە. ئەخیر قسەی کاک دکتۆر مۆزوعی بە میوەکانە بۆ ڕاستکەمەوە ئەوەی متهمە بسەبارەت متهمە لەسەری وەکوتم فرۆکتۆزەکەیە کێشەی فرۆکتۆزەکەیە و کە کێشەی شەکرەکەیە. ئەو قسەیە ئەتوانین ئەمە قسەی زاناکانە سەبارەت بە ئایا ئەو فرۆکتۆزەی لە میوەیە هەیە کێشە بۆ تەندروستی مرۆڤ دروستەکە لە ئەنجام ئاڵێن ئەو میوەی ئەو فرۆکتۆزەی کە لە میوەیە هیچ گرفتێک بۆ لەشی مرۆڤ دروست ناکە. فەرمووشت ئەگەر میوەت خوارد بۆی کە زۆرترین سوودی لەوەرگی لەگەڵ سەوزایە لەگەڵ وەڵ میوەکانیش کراوەتە بە دوو بەشەوە هەندێک فرۆکتۆزی زیایە و هەندێک فرۆکتۆزی کەمە بەڕاست کاوانە فرۆکتۆزی زیای نێوانە مەسەلەن بۆ نمونە شوتی فرۆکتۆزی زۆرتیایە شوتی ئەوانەی کە زۆر شیرینن باشە فرۆکتۆزیان کۆمەڵێک زیاترتیایە بەڵام میوە مزرەکان بەعام مەسەلەن کیویە و پتەقاڵۆمانە کەمتر فرۆکتۆزی تایە ئەمە بۆ کێ کەسێک ئەگەر کێشەی هەبێت لە خودی خۆی فرۆکتۆزە ئەگەر لە خودی فرۆکتۆزە کێشەی هەبێ بەڵام بەعام ئەگەر بەو مام ناوەندیە بخورێ هیچ گرفتێکی نییە لە میوەیە بیرمایون کە شووتیە خۆی بە شەسپیەکەی خوارەوە خۆ لەبەرەوەی کە ئاکرێت ئەوێت سوودی زۆر بێت ئەوەی تریش سوودی زۆر باشە بەشە سوورەکەی بەڵام قسەکەمان لەسەر ئەوەیە بە مامناوەندی کە بەو ڕێنمایی ڕێبەری مشتێک دکتۆر باسی سویدت فەرموو و وڵاتە ئەوروپیەکان فەرمووت ڕێبەرە زانستیەکانی لەبەردەستی منە ئەمە لە پێش سێ ئەڵقەوە کە باسمان لە مەسەلەی ڕۆن و خواردنە خێراکان کرد بەدەیان یەکێک و دوانە بەدەیان کۆمنت و نامان بۆ هاتوو لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەڵێ هەموو ئەوروپا خواردنی خێرا خۆ هیچ کێشێکیشیان نییە ئەڵێ ئەمانەوە هیچی ڕاست نییە هەر قسەی خۆتان و قسەی کتێبە و بێمەیە فرۆشتنەوە فعلا لە ئەوروپا کێشیان نییە لە ئەوروپا کێشەی زۆر نەخۆشیەکانی دڵیان هەیە لە ئەمریکا بە تایبەت لە ئەمریکا کێشەی زۆر نەخۆشیێک دڵەکە نەخۆشی دڵیان هەیە بەهۆی ئەو خواردنێ ئەو توێژینەوەی زانستیە ئێمە لە بەپێی توێژینەوەی زانستی و بەپێی ڕێبەرەکان قساکەین و هەمویان کێشەی چاودەکانی خوێنیان زۆرە کێشەی نەخۆشیەکانی دڵیان زۆرەوە توانی لە پشتڕاستی ئەم قسانەی من کەیتەوە لەگەڵ پسپۆرێکی نەخۆشی دڵە بزانە چەندێ دژی ئەوان بە تایبەت پزیشکانی پسپۆری دڵ چەندێ دژی چاوریەکانن بە تایبەت ئەو چاوریانەی کە تۆ باسیەکەی لە خواردنە خێراکانە ئەوەی کە ڕێڕخای تەندروستی جیهانی تا دوجاریش کە باسی لە باوترین هۆکارەکانی بردن لە دنیا کردووە ئەوەی خسۆتە سەری سەرەوە کە نەخۆشیەکانی دڵ و ملولەکانی خوێن باوترین هۆکارن کە بە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ دەست پێکەن ئەم توێژینەوانە کە کراوە ژمارەکانی لە کۆرگیرەوە لە بەدەرکی سەرا و بازاڵی شێخەڵا و پردی دەرالی زاخۆ وەرگیرەوە هەمووی لەو کۆمەلگایەوە کۆمەلگایە کە لێ ژێنە و زانایانە لێەوە ئەو زانە ئەو داتانە وەرگیراوە کراوەتەوە ئەنجامێکی توێژینەوەی زانستی و عرضکراوە بۆ هەموو کەس کەواتە لە ڕووی زانستی خۆراکەوە ئەگەرمانوێت دڵمان سەلامەت و حەزیشمان لە گۆشتی سوور بێ هەمبەرگر بخۆین یان شفتە هەمبەرگر بخۆی یا شفتە هەمبەرگر بخۆی یا شفتە شفتە باشترە لە هەمبەرگر باشە بۆ مناسبەت تۆ زانی تەرقیەک هەیە کە چەندجارێکی باسم کردو هەورامەکان کە شفتاکەن هەورامی ئەستەکان لە بریەوەی ساجەکە بەم شێوەیە دابنێن و ڕۆنی تێ بکەن ساجەکە هەڵەگێڕنەوە لەسەر پشتی ساجەکە باشە ئەی لە نێوانی شفتە و کەبابە نێوانی شفتە ئەگەر شفتەکە لە ڕۆنا سوود بکرێتەوە بەڵێ و کەبابیش لەسەر ئاگرە بەرژێ کامیان کەبابەکە ئەگەر زۆر نەسووتەیە کەبابەکە باشتر کەبابەکە باشترە بەڵێ باشە ئەی چۆن ئەگەر کەباب بە کاهووە بخۆین بۆی کە ڕشاڵەکەشی لەگەڵ ئەوەرگرین و زیانەکانی کەم بکەین ئەوەش باش ئەوەش زۆر باشە بەڵام کە ئەتوانی لە جیاتیەوەی بەنن کاهوە بیخۆی لە بەنانەوە بیخۆی کام نانی تیری نانی هەورامی نانی کولێرە نانی دانێوەڵەیەکی تەواو یان کەپێکی گەنمێکی تەواو کەپێکی لەگەڵات باشە هەر دەربارەی ئەم بابەتانە باسی پەتاتە زۆرەکرێ پەتاتە بە تایبەتی لە خواردنە خێراکانە هەیە و پەتاتە لە هیچێکە لەوانش کە سەرچاویی باشی وزەیە و سەرچاویی هەرزانیشە ڕاست بەراورد بە سەرچاوەکانی تر وە لە سەوزەش حسابەکرێ پەتاتە
پەتاتە ئەگەر بە فینگەر چیپس بێ زۆر بەڕوونی ئاماژت پێدا و زۆریش هێرش کردە سەری بەڵێ کاگەر فینگەر چیپس بێ لە خواردنە خێراکان بێ هۆکاری نەخۆشەکانی دڵ و شێرپەنجێت ڕاست بەتایبەتی ئەگەر بدرێ بە مناڵ ئەکرێ پەتاتە بە شێوەی سوودبەخش بەکاربێنرێت ئەکرێ چۆن ئەکرێ بۆ نمونە تۆ پەتاتە بکۆڵێنرێت و بەکاری بێنرێ بێ پیشێنی بەکاری هێنی و سەرچاوێکی خۆراکی سەرەکی سەلای ئێمە کاک دکتۆر لە ئێمە نان و برنج سەرچاوێکی سەرەکیمانە مناسبە لە ژەمی بەیانانە عفوم کە نانەکان سەرچاوێکی سەر بەڵام لە ئەوروپا خۆشت لێ بوویتە جاری وهەیە بەدیری نانەکە پەتاتە ئەهێنن بە هەموو جۆرەکانەوە ئیخۆن بەدیلی لە تورکیا شەڕوە لە تورکیاش بۆ شێواز فەمە بۆچی لەبەرەوەی پەتاتە سەرچاو چۆن ئەو پەتاتی ئامادە بکەین ئەمە ئەوە تێ بکەم ئاها پەتاتەوە کوتم پەتاتەکە بتوانی بکوڵێنرێ و ئەشتوانرێ دوایەوە نەرمەکرێتەوە بەکارهێنرێ ئەوی خوڕێ و پەتاتەکەش ئەتوانرێت پیشێنرێ کاک دکتۆر لە ناو با بڵێن فرنا بە تایبەت ئەتوانی سوودێکی باشی هەبێ بەڵام لە بیرن نەچێ پەتاتەیش دەوڵەمەندە بەکار بە زۆر کاربیتیایە ئەبێ ئاگاداری تەواوی کاربەکەی ڕۆژەکەت بی یعنی تۆ ناکرێ مەسەلەن نانت دانابێ و پەتاتەیش بخۆت عینان و پەتاتی سوڕۆکرا بەلەزاتە باش نییە بەخر ناڵێم بێ ئاگاداری تەواوی ڕۆژەکەی تریش ئەو کاتە ئەگەر خواردیشت محاولە بکەی لە ئێوارانە نەیخویت درستە باش باشە برنج ئەوترێک کە خوارد درێژ خۆلەوە باشترە خڕ بخۆی پڵاو بێ باشترە لێ قوبڵی بێ ئەوم کەسەی زانێ برنجی قاوەی پێڵم برنجی شەکرا باشترەوەی کە برنجی سپی بێ لەبەرەوەی کە هەڵگرینە بە زمانە زانستیەکەی جۆکلی لەگەڵایە ئەی ساوەڕ و قەرەخەرمان ساوەڕ و قەرەخەرمان باشترە لە برنج قەرەخەرمان لە ساوەڕەکە باشترە و هینە باڵین هەردووچیان لە برنجەکە باشترە بەڵام برنج بۆر بێ باشترە چونکە تا ڕادەیەک لای ئێمە کەمە بەڵامە بێ ئاگاداربی وەکوتم برنجەکە سەرچاو ینی هەموو ژەمەکانت نەبێ لە ڕۆژێکە تۆ هەموو ڕۆژێ برنج بوو خۆ ئەگە برنج بوو بە هەموو ڕۆژێ برنج بۆ بێ ئەبێ کەمی لێ بخۆی کاک دکتۆر وەکو وتم تۆ ئەگەر لە 300 غرامە برنج بخۆی 300 غرام تقریبا بە حدودی 30 کەوچکە باشە ئەگە 30 کەوچکی چێشت با بڵێت ئەو کاتە لە تقریبا بە 100 غرامی کاربۆیدراتە فام 100 غرامی کاربۆیدراتە بێ حساباتی بۆ بکەی لەگەڵ ڕۆژەمی بەیانی چەندێ شەکر خواردەوە بێ ئاگاداری ئێستا بۆی کە حساباتەکەمان بۆ ئاسانکەیتەوە هەفتەی ڕۆژێک ساوەڕ و ڕۆژێکی قەرەخەرمان بخۆین هەموو ڕۆژێک برنج زۆر باش بۆی ئاسانی کەینەوە ڕۆژێ برنج بێ ڕۆژێ قەرەخەرمان بێ ڕۆژێ ساوەریش بێ بەڵام لەگەڵیان نان نەخورێ نان نەخورێ کاک دکتۆر چونکە خودی خۆی تۆ چییە ئێمە گرفتەکەمان لەوەیە خودی خۆی کار بە تۆ معقول نییە تۆ دیسە کاربێکی ترە خۆی واتە نابێت شەکرێکی لەگەڵا خۆی ئەمەیە مشکلەکەمان بۆ دروستەکە کە تۆ تێکەڵکردنی بزەبت تێکەڵکردنی دوو سەرچاوی زۆر کاین شەکر لەگەڵ یەکتریا زۆرەکە بەڕاستی لە جیاتی ئەوەی تۆ تێکەڵیکەی لەگەڵ پاقلەمەنەکەی هەبیخۆ لەگەڵ چەودەکەی هەبیخۆ کوی بابەتەکە هەم زۆر سوودە بێ بۆ لەش و هەم ڕێژەی شەکرەکەیش کەمتر هەڵەمژێت ئەگەر حەزت لە نان بوو لەگەڵ کەبابە بیخۆ چکە کەباب چۆری و پرۆتینە بە دڵنیاییەوە ئەگەر حەزت لە نان بوو لەگەڵ کەبابە بیخۆ لەگەڵ پاقلەمەنەکان هەبیخۆ لەگەڵ ڕاشیە لەگەڵ ڕاشیا بیخۆ باش بەس لەگەڵ دۆشاوی خورمایانە لە بەیانیانە با بڵێ بەڵێ بەس لەگەڵ دۆشاوی خورمایانە چکۆژ کار بۆ ئەویش کار بە خەڵک بتەوێت نەتەوێت شیرینی هەرەخوا پاقلاوە ئەخوا برما ئەخوا مەحەلەبی ئەخوا ئەمە پرسیارەوە بکەم کە شیرینی کە خورا ئەیتر ئەزانی شەکریتیایە و ئەنسۆڵین بەرزەکاتە و بۆ لەش خراپە و هەرێخوا خەڵک چ کاتێ بیخوا بەڵێ زیادە ڕەویتیان نەکرێ ئەوە شەرط زیادە ڕەویتیان نەکرێ لە طبعاً خودی خۆی پێوتری unhealthy diet بەڕاستی بەڵام ئێستا تقریبا شتوا دروست بووە ڕێگاوا دروست بووە تۆ ئەتوانی پاقلەوایەکی جوان ینی با بڵێن دروستکەی تا ڕادێک نزیک بێ لە تەندروستەوە و ئەو کاتە کە خواردشت مەسەلەن بۆ نمونە زەرەرێکی زۆر گەیان زەرت بێنەگەنێ یانەوە تا شەکرێکی زۆر زیانەکە ئەو کاتە لە دوای نان خواردنەوە مباشرەتەن یەکسەر دوای نان بەڵام هەمیشە لەگەڵ نان خواردنە کە کار بێت هەبوو چیزای ساوەڕ قەرەخەمایە برنج بوو
زەڵاتە بخورێ و لەگەڵ نیوەشە سەوزە بخورێ. ئەمەش یەک شتێکی تر هەیە کاگوتەرەمێ ئیزافەی کە بۆ ئەو کەسانی کە شێرپەنجەیان هەیە باشترین شت بۆ ئەوانە گەنم گوڵە گەنم کە 10 سانتیم بەرز بووتەوە 10 سانتیم بەرز بووتەوە ئەم گوڵە گەنمەیە پێوتری گوڵە گەنم عەرەبی پێوترێ عوشبەی قەم حیا عوشبەی با بڵێنینە کاک دکتۆر ئەمە زۆر گرنگە بۆ تەندروستیان بۆ شێر چۆن بیخۆن هەر اعتیادیان بکرێ بەهینەوە ینی ببڕدرێت و دوای ئەوە بکرێ بە شەربەتێکەوە بخورێتەوە باشەوە لەو تۆزێک ناخۆشە یانەوە تا هەروە بەکو احتیاتی بیخورێەوە استفادێکی زۆر یان هەندێک جار وشکەکرێتەوە خورێتەوە و کاتیش استفادێ بە سوپاسێکی زۆر بۆ بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری پسپۆری کلینیکی خواردن کە بە درێژایی 4 بەرنامە عەزەتمان نایت و ئێمە لە خزمەتی تۆە بووین سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ کاتێ ئەوەی کە ئەمێنێتەوە گرنگی سەوزە بەڵام ئایا ئەو سەوزانەیە ئێمەی خۆین پاکەیان نە پرسیارە و ئەکرێ سەوزە سەرچاوی نەخۆشی بێ داوام کرد ڤیتێکم لەسەرەوە بۆ حازر بکەن ئەوە ببینن پاشەوەی تر من نایەوە خزمەتتان هەتا ئەڵقەی داهاتوو دەربارەی پڕۆتینەکان لە خزمەتتان نابم هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی و نەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرمونون شەو شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ. دەشتێکی بە سەوزە چاندووە لێرەوە ڕۆژانە بەشێک لە سەوزەی سەوزە فرۆشانی کفری دابین دەکرێت. مام قادر زیاتر لە 40 ساڵە بە چاندن و بەرهەمهێنانی سەوزەوە سەرقاڵە. لە پاڵ کەناڵە ئاودێریەکەی بەنداوی باوەشا سواردا ڕووبەرێک خاکی کردووەتە سەوزە و پێیەوە سەرقاڵە. لە دەور مانگ نۆ دەستی پێ ئەەکەین ئیتر لە چۆ دوا پێگەیت ئەوەی سە کەرویزەکەەوە پێگەیە تەرەتورم پێگەیە هین ئیمسا کردمام فترە ئەمانە پێوە شووی تایتر بینەتر پێگەیە ئەوە زۆڵخەکەی خەریکە پێ ئەگەیە ئیتر واشواش لەسەردا کشی پێگەیت ترب دەرەچێ و گشتێک لە وەختێکا پێ بگەیە چەند شلیفەکەیتە بازار و ڕۆژانە وەڵڵاهی من کەمە خەم یعنی ترب 2 شلیف 3 شلیفە و ئاوەتر کیسەی بینەکان پەتاتەومانە بینەکان دوانسیان لەو وشێرە شەلم و لە پیاز و گشت بابەتێتر پرسیارەکەکەم بۆ وازێەوەم پروازێکەوەم لە گشت بابەتێ بەس هەموو ڕۆژێ هەیە بەڵام سەحیشەی ئەمە تەبعەن ئاو چەمەگەی خوا بەسا بان چەمەکە و ئاو چەمەگەی وەسۆندەوە تا داتم بانە و دیارە و ئەوەی شارەزا بێت بزانێت تێ بۆ لای من ئەزانە منی خۆمە و پاکە این ئاو چەمەگەیە باوی وەخت خۆی تەواوی ئەمە کەرەوز و تەڕەتورە و توور و شێلم و کەوەر و سەوزەواتەکانی تریش دەچێنێت. سەوزەی مامقادر و هی ناوچەکەش بەناوبانگە. ئاوی پاک و خاکی بەپیت بەرهەمێکی تەندروستیشی لێ دەکەوێتەوە. باشە لەم منطقی خۆمانە لە گەرمیانە سەوزەی کوێ بەناوبانگە وەڵا هەر کفری وەناوبانگە هەرچی بێژەی گۆبانە ئاگۆبانە باشە سەیرم لێریە یعنی من هەر لە مناڵیەوەمە بیسم هی کفری و سەوزەی کفری و سەوزەی گۆبان بەناوبانگە لە بازاڕە هاواری بۆکەن سەبەبەکەی چیوەنا نازانم تۆ بڵێ ئاوەکەی و ئاوەکەی باشە و کیمایشی من ناکەینەوە نا خاکەکەی باش من ئەم ئەرزە بەیاوی ئەرجێ جوان پاک بۆ شۆفە تەختم کرد و کردمە ئەرز و ئاوم ناوبانی. بازاڕی کفری سەوزەی گۆبانی لێ نابڕێت. پاک و خاوێنی و تام و بۆنەکەشی ناوبانگیەکی پێبەخشیوە کە خەڵک ڕووی لێ بکات. ئەم خواستەش هەوێنی بەردەوامی جووتیارانە لە بەرهەمهێنانی سەوزەوات. سامان کەریم کورچاد نیوز کفری.